بەڵام کاک شیروان حکوومەتی عراقی دەتوانێت تاگلایەنە ئەم لیژنەیە پێک بهێنێت خۆی بە کاروبارەکان هەستێت؟ نەخێر لەبەرەوەی هەر یاساکە بۆ خۆی دەڵێ بە هاوبەشی بە نمونە وەکو باسم کردەوەی کە پەیوەندی بە نەوتەوە هەیە هەردوو وەزارەتی نەوتی عراقی وەزارەتی سامانە سروشتەکان و کۆمپانیای سۆمۆ تەحدیدی سعرەکەی دەکات ئەمە لایەنێکیان لە داهاتی نانەوتی ئەوەی کە پەیوەندی بە داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکانەوە هەیە دیوانی چاودێری دارایی هەردوو لە دیوانی چاودێری دارایی ئیتیحادی لە بەغدا و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان تەدقیقی دەکەن و 2000 کاوان ئۆکیان لەسەر کرد وەزارەتی دارایی هەردوو لا جێبەجێی دەکەن بۆیە تاکلانە حکوومەتی عراقی ناتوانێت چونکە ئەمە گرفت دروست دەکات لەوانەیە تاکلانە حکوومەتی عراقی بڕێک دیاری بکە بۆ داهاتی نانەوتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت جێبەجێ بکە و بۆ نەوتیش بە هەمان شێوە. بەڵێ کاک شیروان لە ئێستا داوای کە زۆر بۆ موچەخۆران و بۆ هاوڵاتیان گرنگە پشتی ئەو مانگەی کە باز دەکرێت دوای جەژن دێت بۆ موچەخۆران ئایا بەبێ لێبڕین دەتوانرێت موچە دابەش بکرێت؟ خۆی لە ڕاستیدا یەکەم سەبارەت بەوەی کە دێت یان نا ئێمە وەکو باسم کرد لە مانگی 4 پرۆژە یاساکە چۆتە بواری جێبەجێ یان یاساکە بۆ چۆتە بواری جێبەجێکردن یاساکە جێبەجێ کراوە ئەگەر لە من بپرسی لە ڕووی یاساییەوە دەبوو لە مانگی 4ش هاتیبە بۆیە تەسەور دەکەین بێ ئەمە یەک دوو هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێت بە پێی یاساکە ئەم بڕەپارەیە بۆ موچە دابەش دەکرێت و بۆ موچە کاتە هەر بڕەپارەیەک لە بەغداوە هات حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بە لێبڕینەوە موچە دابەش بکات چکە و کاتە دەبێتە خەرقی یاساکە. باشە کەواتە دەبوایە مانگی 4 بەهاتایە و شایستە دەرێ بەڵام بۆ نەهاتووە بۆچی ڕادەگیرێت بۆ ساردە لە وەکو باسم کرد تەوان گرفتێکی سیاسی نییە و یاساکە چۆتە بواری جێبەجێکردن گرفتەکە زیاتر فەنیە وەکو باسم کرد دەبێت وەفدی هەرێمی کوردستان بچێتە بەغدا و لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی نەوت و دیوانی چاودێری دارایی بگەنە ڕێک بکەون لەسەر ئالێتی جێبەجێکردنی مادەی 11. بەڵێ کەواتە هەرێم بۆچی دەسوبر ناکات لە ناردنی ئەم شاندە پێشتر کە هاوڵاتی ڕخنەوەیان دەگرت کە موچە دوا دەکەوێت یاخود بە لێبڕینەوە دەبێت حکوومەت دەیوت ئێمە ڕێکەوتنمان ماوە لەگەڵ عراقدا و تەنها چاوەڕێی ڕێکەوتنی بەڵام کە ئێستا کراوە بۆچی حکوومەت پەلە ناکات لە ناردنی ئەم شاندە هۆکار چییە؟ لە ڕاستیدا وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوی ئاراستەی سەرۆک ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کردووە بەجیا و ئستعدادی خۆی دەربڕیەوە بۆ جێبەجێکردن بۆ ئیلتیزامکردن بەڵام بەڕای من لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بەو پارەیە یەکە لە بەغداوە دێت و بۆ ئەوەی پاشەکە ئەو لێبڕینی موچە نەمێنێ و موچە وەکو خۆی دابەش بکرێت کە با بڵێن وەکو ئێوەش باستان کرد کە با بڵێن داواکاری سەرەکی فەرمانبەران و هاوڵاتیانە ئێستا بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەلە بکە و ئەو زیاتر سوور بێ و ئەو پێداگیری زیاتر بکە لەسەر خێرا جێبەجێکردنی یاساکە. باشە لێرەدا کاک شیروان باز لەوە دەکرێت لە ئێستادا نرخینەوەت بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە لە هەمان کاتیشدا نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقیا بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆ دیوە داهاتی حکوومەتی هەرێم خۆیان چەند جارێک باسییان کردو کە زیادی کردووە ئایا حکوومەتی هەرێم ناتوانێت ببێت حکوومەتی عراق شایستە دارایەکانی فەرمانبەران یاخود موچەی فەرمانبەران بەبێ لێبڕین دابەش بکات؟ مەتەنانەت پێشتریش باسیەوەمان کردو بە پێی ئەو حیساباتی کە با بڵێن بەشێکی زۆر لە شارەزایان دەیزانن و ئاگایان لێ و ئەوەی کە باستان کرد بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقی چونکە نەوت بە دۆلار دەفرۆشرەوە داهاتی نەوت بە دۆلار دێتەوە پاشان دۆلارەکە دەکرێتەوە بە دینار زائیدەن زیادبوونی باج و داهاتی ناوخۆ زیادبوونی داهاتی خاڵە سنووریەکان و بیریشمان نەچێت بەشێکیش لە پێم وایە ئەگەر هەڵە نەبم بەشێک لە وەرگرتنی گومرگیش هەر بە دۆلارە واتە هەموو ئەوانە وای کردووە کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیادی کردووە پێی بۆچوونی ئێمە بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لە ئێستادا بەبێ لێبڕین موچە دابەش بکات. باشە پرسیوتانە هۆکار چییە کە حکوومەتی هەرێم تا ئێستا بە لێبڕینەوە موچە دابەش دەکات؟ لە ڕاستیدا ئەمە وەکو باسم کردیانی ئێمە لە بەغداین و دەکرێت ئەمە پرسیارە هەڤاڵانمان لە پەرلەمانی کوردستان کە چەند جارێک کردویانە و لە ڕاستیدا حکوومەت جوابێکی مقنعی پێێنی هەرەوەیەک ئەوەی داهاتی کە دەستی دەکەوێت لە بەرام هەر ئەوە دابەش دەکات. گرفتەکە لەوەدا شەفافیت نییە لە داهاتی نەوەیت و شەفافیت نییە لە داهاتی خاڵە سنووریەکان
و متمانەیەکش لە نێوان هاوڵاتی و لە نێوان حکوومەتدانیە لەبەرەوەی ئەو کاتێک کە نەوت بە نمونە $30 کردووە، $35 کردووە، $40 کردووە، خۆ دەبێت لانی کەم جیاواز بێت لەگەڵ ئەو کاتێک کە نەوت $60 دەکات. ئەو کاتێک کە بۆ نمونە هاوڵاتیەک کە دەچۆ فەرمانگەیەکی حکوومەت بە نمونە دەچێتە هاتوچۆ دەیەوێت سیارەیەک بەناو بکە 100,000 150,000 200,000 تەکلیف دەکرد. ئێستا کە دەچێت لانی کەم 400-500,000 دینار دەدا بە حکوومەت، یعنی کە داهاتی ناوخۆش 3 قات و 4 قات زیادی کردووە، دەبێ ئەنجامەکەشی بۆ هاوڵاتی زیاتر بکە. یعنی بە نمونە لانی کەم لە بڕینی موچە نەمێنێ کامە سەرەتاییترین هەنگاوی با بڵین حکوومەتە. دوای نەمانی مەسەرەن لێ بڕینی موچە دەبێ هەندێک پرۆژەی خزمەتگوزاری بەگەڕ بکەوێتەوە. لە کاتێکدا تۆ جیاوازی بڵین گۆڕانکاری دەبینی لە سعری نەوت، لە داهاتی ناوخۆ، لە خاڵە سنووریەکان، لە سعری $، بەڵام لە بەرامبەردا گۆڕانکاریەک نبینی لە دابشکردنی موچە و لە خزمەتگوزاری کەواتە هاوڵاتی لێرە گومانی بۆ دروست دەبێت و حکوومەت ئەرچێتی کە ئەم گومانە بڕەوێنێتەوە کە تا ئێستا لە ڕاستیدا ئەم متمانەیە نییە لە نێوان هاوڵاتی و حکوومەت و نەیتوانیوە. باشە کاک شیروان، بە پێوەی کە تۆ ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عراقیت لە هەمان کاتیشدا لە ئێستادا کە بازەوە دەکرێت ئەم مانگە پشکی مانگەی 5 کە دێت ئەو پشکی کە دیاری کراوە لە پرۆژەی یاسای بودجەدا، بە پێی پێشبینیەکانی تۆ و زانیاریەکانی تۆ لێبڕینی موچە لە مانگەوە دەمێنێت یاخود بەبێ لێبڕین موچە دابش دەکرێت؟ من باسیەوە دەکەم هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێت بەشیەوە دەکات کە لێبڕینی موچە نەمێنێ و بە پێی یاساکە هەر بڕەپارەیەک لە بەغدا هات حکوومەتی هەرێمی کوردستان نابێت بە لێبڕینەوە موچە دابش بکات چونکە دەبێتە شکاندنی یاساکە و نایاساییە. بڕگەیەکی تێدایە لە مادەی 11 کە باس لەوە دەکات کە ئەو بڕەپارەیە کە لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان ئەولەویەت بۆ موچەیە و نابێت بۆ هیچ بابێکی تر سەرف بکرێت جگە لە پێدانی موچە. بۆیە هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لێبڕینی موچە نەهێڵێ و بەبێ لێبڕین موچە دابش بکات و هەر کاتێک پارە لە بەغداوە هات و حکوومەتی هەرێمی کوردستان بە موچەی بە لێبڕینەوە دابش بکردنانەت ئەگەر لە 102 بێت نەک لە 121 ئەوە دەبێتە خەرقی یاساکە و شکاندنی یاساکە. ئەگەر لە کاتێکدا لە ئێستادا ئەوان بەبێ لێبڕین بازەوە دەکەن دەبێ موچە دابش بکرێت، بەڵام حکوومەتی هەرێم لە هەمان کاتیشدا ئەوە یاسا شکێنی وەک خۆت باسی دەکەی دەگە هەر بە لێبڕینەوە موچە دابش بکات چی ڕوو دەدات؟ ئەو کاتە دەوان ئێمە وەکو پەرلەمانتاران و بەتایبەتیش لیژنەی دارایی کە چاودێر و ڕقیبین بەسەر جێبەجێکردنی هەموو یاساکانی حکوومەتەوە بەتایبەتی یاسای موازنە کە لە بابڵین سنووری دەسەڵاتی یا مابڵین سنووری سەلاحیاتی ئێمە وەکو لیژنەی دارایی ئەو کاتە دەتوانین متابعە بکەین لە حکوومەتی عراقیەوە زەخت بکەین و تەنانەت بیرمان نەچێ ئێستا محکەمەی اتحادیش هەیە بۆ هەر پرسێک کە پێمان وابێ نایاساییە دەتوانین پەنابەرینە بەر محکەمەی اتحادیش. بەڵام بە تەسەووری من بایی ئەوە پارە لە بەغداوە دێت کە لێبڕینی موچە نەمێنێ و تەمەنا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستانیش پەلە بکات لە ڕۆشتنی وەفد بۆ بەغدا و زەخت لە حکوومەتی عراقی بکات بەوەی کە ئەوان ئامادەی جێبەجێکردن وەکو باسم کردو نووسراویشیان کردووە دەمێکە و یەکەم هەنگاویش ئەوە بێت کە لێبڕینی موچە نەمێنێ. زۆر باشە کاک شیروان، لە ئێستادا کە باس لە پشکەکە دەکرێت کە پشکی بودجە کە بێت بۆ هەرێم کاڵێن لەم مانگەوە ئەی 4 مانگەکەی سەرەتای ساڵیش دێت یاخود تەنها لەم مانگەوە دەست بە ناردنی ئەو پشکە دەکرێت لە پرۆژە یاسای بودجەدا بۆ هەرێم؟ یاسای موازنە یاسایەکی ساڵانەیە واتە لە یەکی یەکەوە دەست پێ دەکات لە سیەکی 12 کۆتایی دێت و لە یاساکەش یەک لە مادەکانی لە کۆتاییدا ئەوەیە کە دەڵێ ئەم یاسایە لە یەکی 2021ەوە جێبەجێ دەکرێت و قانونیەکان دەزانن کە ئەمە ئەثەری ڕەجعی هەیە واتە بۆ پێش خۆشی جێبەجێ دەکرێت. بۆیە مانگەکانی 1 و 2 3 و 4ش دەبێت تەصفیە بکرێت. مانجی 1 و 2 3 و 4 بۆ پێی کە ڕۆیشتووە بۆیە دەڵێم دەبێت وەفدی فەنی بچێت لەسەر ئالەتی جێبەجێکردنی ئەمەش ڕێک بکەون. بە نمونە لە مانجی 1 و 2 3 و 4 حسابی داهاتی نەوتی دەکرێت پارەی 250,000 بەرمیل نەوتەکە چەند بووە و داهاتی نانەوتیش حساب دەکرێت دەبێتە ڕقەمێک لە کۆتایی لە بەرامبەردا پشکی هەرێمی کوردستانەوە 12.67 کە دیاری کراوە
لە بودجەی فعلیان و بڵین لە خەرجەکانی لە ئینفاقی فعلی عێراق ئەوەی کە عێراق لە مانجی 1.4 سەرفی کردووە ئەویش دیاری دەکرێت دوو ڕقم دەردەچێن دوو ڕقەمە لە یەکتر دەردەکرێت و ڕقمێک دەمێنێتەوە ئەگەر تاوان دەبێت ئاوا بێ بەم شێوەیە و 2019 هەر بۆ بیرهێنانەوەی جەنابتان و هاوڵاتیانیش بینەران لە مانجی 3 پرۆژە یاسای بودجە کەوتە بواری جێبەجێکردن لە 2019 تاوان 2020 یاسای موازنەمان نەبوو کاتێک لە مانجی 3 کەوتە بواری جێبەجێکردن بە هەمان شێوە مانجی 1.2 قەرەبوو کرایەوە چکە و کاتە لە مانجی 1.2 370 میلیارد داهات بۆ هەرێمی کوردستان بە پێی یاساکە بوو بە 452 میلیارد جیاوازی فەرقی نێوان 370 بۆ 452 هی مانجی 1.2 لەگەڵ مانجی 3 حساب کراوە ئەو کاتە نزیکەی 700 میلیارد دینار زیاتر بە یەک دەفع بۆ هەرێمی کوردستان هات لە ڕووی با بڵین تەنفیزیەوە لە ڕووی جێبەجێکردنەوە دەبێت ئاوا بێت چکە یاساکە بەم شێوەیە ئەگەر بەم شێوەیە نەبێ ئالێتێکتر بدۆزنەوە نازانم بەڵام پێم وایە جێبەجێکردنی یاساکە دەبێت بەم شێوەیە بێ و یاساکە لە یەکەوە جێبەجێ دەکرێت و مانگەکانی 1 و 2 و 3 و 4 دەبێت حساب بکرێت. بەڵێ شیروان میرزان دامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵ